یەکێکە لە پایەکانی ئیسلام، یەکێکە لە بنەماکانی ئیسلام. وەکو رسول الله عليه الصلاة والسلام ئەفەرمووێت بني الإسلام على 5 ئیسلام لەسەر 5 شت بنیاد دراوە. یەکێک لەم 5 شتە بریتیە لە نوێژ، و رسولی خوا عليه الصلاة والسلام زۆر گرنگی بە نوێژ داوە. بە کۆڵەکەی ئیسلام ناوی هێناوە، رأس الأمر الإسلام وعموده الصلاة. پێغەمبەر خوا فەرمی عليه الصلاة والسلام نوێژ کۆڵەکەی دینە، کۆڵەکەی ئیسلامە. بۆیە لەسەرمان پێویستە ئێمەش گرنگی بە نوێژەکانمان بدەین. و خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا لە چەند ئاەتدا باسی نوێژمان بۆ ئەکات و فەرمان بە ئیماندار و بە موسڵمانان ئەکات کەوا نوێژەکانیان بکەن. نوێژ ئەو کردەوەیە کەوا خاوەنەکەی لە دۆزەخ ڕزگار ئەکات بەرەو بەهشتی ئەبات. و پەنا بەخوای پەروەردگار نوێژ نەکردن و وازهێنان لە نوێژ یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان، خاوەنەکەی بەرەو دۆزەخ ئەبات. ئەو کەسانەی کەوا نوێژ ناکەن، ئەو کەسانەی کەوا کەمتر خەمن لە نوێژەکانیان، پەنا بەخوای پەروەردگار لە ڕۆژی دواییدا حاڵیان خراپە و شوێنیان خراپە. بزانە ئەو کەسەی کەوا نوێژ ناکەیت لە ڕۆژی لێپرسینەوەدا حسابت لەگەڵ ئەکرێ و لێپرسینەوەت لەگەڵ ئەکرێت، لەسەر نوێژەکەت لێپرسینەوەت لەگەڵ ئەکرێت. رسول خوا عليه الصلاة والسلام أفرموت أول ما يحاسب عليه العبد يوم القيامة الصلاة. يكم لبسينوا لروجي دواي كوا خواي پروردگار لبسينوت لقل أكات لسر نوجكت لبسينوت لقل أكات. بويا تو بير لم روجه بكوا خود محاسبي خود بك كخواي پروردگار لتبرسيت تو سجدت برد بوم، ركوعت برد بوم، نوجه كانت بطاوي أنزام دا والله متسيئ بيت. پەنا بەخوای پەروەردگار ئەو کەسانەی کەوا نوێژ ناکەن، ئەو کەسانەی کەوا کەمتر خەمن لە نوێژەکانیاندا، کارێکی گوناه و تاوانێکی زۆر گەورەیە و لە گوناه و تاوانێکی گەورەدان. پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام بين الرجل وبين الشرك والكفر الصلاة. لبيني مسلمان و کەسێکی مسلمان و کەسێکی مشتک و کەسێکی کافر جیاوازیان نوێژەکەیە. و ئەو کەسانەی کەوا نوێژ ناکەن لە ڕۆژی قیامەتدا خوای پەروەردگار ئەیان خاتە دۆزەخەوە. وەکو خوای پەروەردگار ئەفەرمێت في جنات يتساءلون عن المجرمين ما سلككم في سقر قالوا لم نك من المصلين. خوای پەروەردگار ئەفەرمێت لە قورئانە پیرۆزەکەیدا ئەو کەسانەی کەوا لە بەهشتن، ئەو کەسانەی کەوا ڕۆیشتون بۆ بەهشت، پرسیار ئەکەن لە جەهەنەمیەکان ما سلككم في سقر، ئێوە بۆچی لەم شوێنە ناخۆشەدان، بۆچی چوونە دۆزەخ؟ ئەوان وەڵام ئەدەنەوە ما قالوا لم نك من المصلين، ئێمە لە نوێژ خوێنان نەبوون، ئێمە نوێژمان نەئەکرد. بۆ برای مسلمانم بیر لە حاڵی خۆت بکەرەوە، دنیا کەمە و ئەبڕێتەوە. وما الحياة الدنيا إلا متاع قليل، دنیا ژیانێکە و کەمە و ئەبڕێتەوە. بۆیە نوێژەکانت بە جوانی بکە بۆ ئەوەی لە ڕۆژی دواییدا تۆ سەرفراز بیت. ئەگەر بێت و تۆ نوێژەکانت بە تەواوی ئەنجام بدەیت و نوێژەکانت تەواو بێت، لە ڕۆژی دواییدا هەموو کار و کردەوەکانی تر خوای پەروەردگار بۆت ئاسان ئەکات و ئەستە بەهشت و سەرفراز ئەبیت. بەڵام ئەگەر بێت و نوێژەکانت کەمتر خەم بیت، لە نوێژەکانتدا کەم و کورتی هەبیت، ئەوە پەنا بەخوای پەروەردگار لە کار و کردەوەکانیدا خوای پەروەردگار بە وردی حسابت لەگەڵ ئەکات و لێپرسینەوەت لەگەڵ ئەکات. بۆیە بە هەوڵ دەین نوێژەکانمان بە تەواوی ئەنجام بدەین و وخواي پروردگار یارمەتیمان بدا بۆ ئەوەی نوێژەکانمان بە تەواوی ئەنجام بدەین. والحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله